ماوەی چەندین ساڵە خەریکە هەموو مەقاماتی کوردی بە نۆتە نووسیوەتەوە هەمووی کۆ کردووەتەوە یعنی لەو لای خانەقین و مەندەلی و شنگارەوە بیگرە هەتا ئەگاتە کوردستانی ئەودی و هەمووی کۆ کردووەتەوە نۆتەی هەمووی نووسیوەتەوە چەندێکە لە وەزارەتی ڕۆشنبیری کەوتو هێشتا و کتێبیان بۆ چاپ نەکردووە وەرە کۆمەکی ئەم پرۆژەیە بکە کۆمەڵی مامۆستای بەڕێز لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی تر وەکو ئەوەی لە زانستگای ئازادی کراوە لە سنە خەریکی فەرهەنگێکی زمانی کوردین ئێمە نابین بەنەتەوە هەتا فەرهەنگمان نەبێ هەتا قاموسمان نەبێ ئەبێ کۆمەکی ئەم پرۆژانە بکەی نەک ئەوەی کەسێک 20 ساڵ لەمەوە پێش چیرۆکێکی نووسیوە تۆ لە 2012 بەکاری داهێنەرانی بزانی بۆیە من تکاکەم یعنی ئەبێ پیاچوونەوەی خێرامان هەبێ سامانی گشتی بەهەدەر نین و ئەمە وامان لێەکە ئەوانەی کە ناویان لێرە هاتووە وەکو داهێنەر بناسرێن کە داهێنەر پێناسەیە کە ئینگلیزەکان بەکاری ناهێن ئەوروپیەکان بەکاری ناهێنن ئەوان باسی دیسکەڤەریەکەن باسی خەلاقیەت ناکەن باسی دۆزینەوە پێی پێبردنە بن چونکە داهێنان دوو تاگرێتە خۆی یا شتێ لە نەبوون بێنیتە بوون کەمە زۆر زەحمەتە بەشەر ئەمە بکە یان شتێ لە بەرزیەوە دابگری چۆن داگرتن هەیە دابەزین هەیە شتێ لە ئاسمانەوە لە تەجەلیەوە لە خۆرەوە بێنیتە خوارەوە بۆ ئەوەی ئینسانەکان بەسەرەوە بە نەمری ببەستیتەوە داهێنانە بەسێتەوە بەکاری داهێنەرانە و نەمرەوە دقێک کە بتوانێ بمێنێ زۆرێ لەو بەرهەمانی کە بەڕاستی کە لەسەر بنەمای بەرهەم نەبووە ئەگەر لەسەر بنەمای بەرهەمیش بێ لەسەر ژمارە بووە لەسەر مێژووی بەرهەمەکان بووە لەسەر کارەکان خودی ناوەڕۆکی کارەکان نەبووە وای کردووە کە تۆ وا تێ بگەی ئەوانەی ناویان لەمانیە سزا دراون ئەمانە داهێنەر نین نالی و سالم و کوردی مەزەری خالەقی شێرکۆبێکەس ڕەفیق سابیر نازانم ئەتوانم یەک لیستێ بۆ ببژێرم ئەتوانم بڵێم ئەمانە بەپێی ئەم لیستە چونکە ئەمە یەکەم لیستە بەم ناوەوە هەبێ ئەژینا لە ساڵی 1992 زۆرێک لەم لیستەیە هەیە تا ئەمڕۆ لە کۆمەکەکانی بەڕێز مام جەلالەوە وەری گرتووە تا هەر لیست و خەڵات و بەخشش و وەکو ئەڵێ چوخز و چەم و ڕێگایەک هەبوو بێ ناوی تیای بووە بۆیە بەڕاستی ئەبێ دەرفەتێ دروستکەین بزانین ئەو کارانە چین کابن بە شاکاری نەتەوەکە چەند شکست پیرمان هەیە ئەگەر نیمانە چەند نالیمان هەیە چەند پیرەمێردمان هەیە چەند تێکستی نەمرمان هەیە چەند تابلۆمان هەیە لە پێشانگانەوە دەوڵەتەکان ئەتوانین نمایشی کەین من ناڵێم نیمانە بەڵام ئەبێ من قسەشم لەسەر هیچ کەسێ نییە قسەم لەسەر پێوەرە لەسەر معیاریەتە لەسەر بابەتی بوونە لەسەر ئەوەیە کە ئەم لیژنەیە ئەبێ ئەگەر لیژنەیەکی تریشماندانە هەمان شەسەونەوە ناو هەڵبژێرێتەوە کە من دڵنیام بە گۆڕینی یەکێ لە لیژنەکە قەبارێکی زۆر لەو شەسەونەوەی کەمەکاتەوە ئەگەڕمەوە لای بەڕێز دکتۆرگیان کاک شیروان بەڕێزت لە ئەوروپا خوێندنی هونەرت تەواو کردووە پێمان بڵێ ڕاست چییە دەربارەی بوونی سندوقی کۆمەک بۆ داهێنەران زۆر سپاس بۆ من جارێ لە پێش هەبێت پێناسی چەمکی داهێنان بکەین کە وەزارەتی ڕۆشنبیری تا ئێستا لەسەر چ پێناسەیە کارەکە بەڕێی من ئەمان تا ئێستا لەسەر پێناسی کولتوری نوخبە کارەکەن وەک پێناسەیە تقریبا لە سەرەتای سەدەی 20ەما لە ئەوروپا ئیشی پێکراوە کە داهێنان دایم پێیوەست بۆ بە چەند گروپێکی تایبەتی کۆمەڵگا چەند هونەرمەندێکن نووسرانن زانایانن بەڵام ئەم پێناسەیە لە دوای هەفتاکانەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە کە داهێنان پەیوەست نییە بە گروپێکی نوخبەی بەڵکو هەموو کەسێک توانای داهێنانی هەیە ئەمە بۆچی باسەکەم لەبەرەوەی ئەگەر لە جیاتیەوەی وەزارەتی ڕۆشنبیری بە دوای خەڵاتکردنی گروپێکا بگەڕێت ئەکرێت ئەو بودجەیە ئەو سنووقەی کە ترخانی کردووە زیاتر بۆ خوڵقاندنی سیستەمێک یا بۆ دروستکردنی فەزایە کە توانای داهێنەرانی لێ دروست بێت چونکە داهێنان پەروەردە ئەکرێت داهێنان شتێک نییە بڵێ لە خوایەوە دراوە بە گروپێک و گروپەکانی کە لێ محروم بکرێت. بەڵێ دکتۆر هەڤاڵ پرسیار هەیە لەوەی کە ئایا دەبێت کۆمەک بە شەخص بکرێ وەک داهێنەر یا پرۆژە و بەرنامەی داهێنان هەبێت و پێوەەر هەبێ وەکو بەڕێزت ئاماژت پێدا بەپێی ئەو پێوەرانە تۆ بڵێ ئەم پرۆژە تەسەووری داهێنانی لێ دەکرێت با پشگیری بکەین بە دڵنیاییەوە ئەبێ وا بێ ئەگەر واژ نەبوو ئەکرێت ئەمە ناوی تری لێ بنرایە و ئەکرێت بۆی لە زۆر دەسەرەتاوە دوور نەکەوینەوە لە ئیشەکە ئەبوو ئەو شتانی کە هەنێکم بژارد کە مۆرکی ئەویان پێوەیە ومێدی ئەویان لی ئەەکەین هانیان بین و مەرج نییە لە نەتیجەیە کە هانیشمانان ببن بە کارێکی داهێنەرانە کاری داهێنەرانە بە تەبیعەتی حاڵ
ئەچێتە خانەی نەمریەوە ئەمێنێتەوە ئەبێ ڕەسەنایەتی نەتەوە ئەسەلمێنێ خزمەت بە فەرهەنگ و کەلتوری نەتەوە ئەکا نەتەوەی پێ ئەناسرێتەوە ئیتر تۆ میلەتانی دنیا چۆن کاتی خۆی مامۆستا ئیسماعیل خەیاط و مامۆستا عەلی کەریم و ئەمانە سکێچی ئینسانی کوردیان دۆزی بووەوە لە هەر تابلۆیەکە لەگەر لە هەر وڵاتێکی دنیابی ئەم شکل و سکێچە ببینی کەسێتی کوردی بۆ ئەدۆزرێتەوە واتە ڕەسەنایەتی بە بنیادێکی هونەریانی زانستیانە بەرجەستە ئەکا ئەبێ بە ناسنامەی کەلتوری ئەو نەتەوەیە ئەو نەتەوانە ئیتر دەوڵەت وڵاتێکی وەکو فەڕەنسا ئیتر جارێکی تر ئیشی بەوە نییە بە جاک شیراک بناسرێتەوە بای ئەوەندەی بە بیکاسۆ ئەناسرێتەوە ئینگلیزەکان بای ئەوەندەی بە شکسپیرە ناسرێنەوە بە سەرکردەکانیان ناناسرێنەوە بۆیە بەشێکی گەورە لە کەسێتی و سامان و مێژووی مرۆڤەتی پێکێنن چونکە زمانی ئەدەب زمانی هونەر زمانێکی جیهانیە زمانێکە هەموو ئینسانەکان لە دنیاە ئەتوانن لی تێ بگەن و ئەتوان پشتیانە بێ و بەشیانە بێ و ئەویش ئەتوانێت تعبیر لە نەهامەتیەکانی ئینسان لە هەر شوێنێ بکە بۆیە هونەر جۆرێک لە بوعدە دینیەکە نزیکە بێتەوە لەوەی بڕای بە زەمان و مەکان نییە لە هەموو کاتێکە ئەتوانێت مخاتەبەی عەقلی بەشەرەکان بکە و ئەتوانێت گزارشتیان لێ بکە ئەگەر ئێمە کەرەستەوە بەرهەمێکمان هەبوو توانی بچێتە ئەم خانەیەوە ئەوە شایستی ئەوەیە ڕێزی گەوری لێ بنرێ بەڵام ئەوەش بە پێوەر و بە تایبەتبەندی خۆی واتە ئێستا لەم لیستەیە ئەوەی جێ خەمە ڕیز کراوە کە ڕیز هەبوو ئەبێ پێمان بڵێن ئایا یەکەم کەس داهێنەرترین کەسی کوردستان ئەتوانین ئەم جوملەیە بڵین وەزارەتی ڕۆشنبیری ڕێمان پێڵێم ڕێات ئەم جوملەیە بڵین یاڵێ نەخێر منەمانم بەگو قایمە ڕیز کردووە گرنگ نییە 690 ژۆک و یەکەم کەس وایە کەواتێمە هیچمان نەکرد کەواتە ڕیزبەندیمان نەبوو پۆلبەندیتیان نییە ڕۆشنبیرێک لەگەڵ نووسەرێک لەگەڵ ڕۆمان نووسێ لەگەڵ کورتە چیرۆک نووسێ لەگەڵ شاعیرێ لەگەڵ نۆڤڵێت نووسێ لەگەڵ نۆڤڵ نووسێ لەگەڵ گۆرانی بێژێکی میلی لەگەڵ گۆرانی بێژ شێوەکارێک لەگەڵ سیناریستێ لەگەڵ کەسێکە لە درامای شەکاو شانۆکارێ هەمووی تێکەڵ کراوە تەنانەت لە تەنیشتیانە نووسراوە نووسەری وای تایە لەسەر دوو شار مەحسوب کراوە سلێمانی و هەولێریان بۆ بەیەکەوە گرێیاوە یعنی بەڕاستی ئەبێت پێوەرەکان بنووسی و لە کتێبێکە ئەم 690 بەرهەمە چاپ بکەی کە لەسەر بنەمای ئەمانەت بەداهێنەر ناو بردووە حاڵەتێکی سروشتیە من قسەم لەسەر کەس نییە هەر کەسێ لەوانە شایستەی ئەوەی ڕێزی زۆری لێ بگیرێ بەڵام ناکرێت ئێمە نەزانین لەسەر چی بوو بە داهێنەر ئەو بەرهەمە چی بوو ئەوی ناسان وەکو کەسێکی داهێنەر اینجا لەمەیە تەمەن هیچ بەهایەکی نییە ژمارەی بەرهەم کۆنی لە ئیشکردنە هیچ بەهایەکی نییە ئەکرێ کەسێ ئیسا بە بەرهەمێکی چەند لاپەڕەیی بێ بە داهێنەرێکی گەورە ئەوە دوجار خودی بەرهەمێکە کە ئەتوانێت ئەوە بکە لە لایەکی تریشەوە ئێمە ئەبێ ئەمە بگۆڕین بەوەی کە ئەکراوەکو وەرزشکارە دێرینەکانی سلێمانی خەڵات کرد وەزارەتی ڕۆشنبیری ئەمانەش یۆکۆ و نووسەرانی یەکۆ و کەس و کەسایەتی هونەر و هونەری ڕۆشنبیریانی بەخشیانێ و بە سامانی هونەری میلەتەکەمانەوە ماندوو بوون خەڵاتی بکردنایە ڕێزی لێ بنانایە بەڵام مافی کەس نییە لە خۆیەوە بێ معیارێکی زانستی کە ئەبێ و کەسانە هیچ پێویست ناکا لە سندیکای ڕۆژنامە نووسان و لە یەکێتی هونەرمەندان و لە نووسەران بن ڕەخنەگر و توێژەر و ئەکادیمیەکان کە بەشێنە بن لە پرۆستەکە بێلایەنانە لەسەر معیاریەتی کە دای ئەنێن لەسەر پێوانەکان و بە پێوەرێکی دیاری کراو ئەبێ ئەو بەرهەمانە دیاری بکەن وەکو خۆیان لە فستیڤاڵی گەلاوێش کردویانە وەکو خۆیان کە لە دەستگای ئاراس کردویانە وەکو خۆیان کە لە دەستگای سەردەم کردویانە و لە نووسەران کردویانە ئەبێ احتیمات بکەنە سەر و کەسانە ئەوان بۆچی گۆڤاری نووسەری کورد ئەنێرن بۆ ئێمە هەڵی سەنگێنین ئەی بۆ پێمان ناڵێن هەڵسەنگاندنیە بکەین کە کێن ئەوانەی لە 2012 مایی ئەوان کە هەمومان وەکو داهێنەر بیان ناسین کە دوجار تۆ ژمارەیەکی زۆرت دانا کەواتە کەمەکانیشە سزایە کەواتە تۆ ناتەوێ بین داهێنەرەکانێ بە نەتەوەکەت و بە کۆمەلگای مرۆیی بناسیێنی زۆر باشە کاگ شیروان ئەگەر بڕیار بێت پشگیری داهێنەر بکرێت پشگیری پرۆژەی داهێنان بکرێت بە شێوەیەکی زانستی و بە شێوەی بەڕوانینێکی استراتیژیەوە دەبێت چی بکرێت؟ بۆ من بەڕێی من پێناسەکردنی داهێنەر زۆر قورسە یعنی پێناسەکردنی زۆر ئاڵۆزە شتێک داهێنانە و شتێک داهێنان نییە بۆیە ئەگەر بمانەوێ ئەمانە لێکتری جا بکەین و قرار بین یا وەزارەتی ڕۆشنبیری قرار بە بەسەر داهێنەرەکان جا بکاتەوە کۆمەڵی پرسیار هەیە بەجواب بدرێتەوە لە پێشە جارێ ئەبێ ئەوان جواب بنەوە پێناسەی تازە و کۆن بۆ ئەم چییە بۆ ئەو گروپێکی قرارەیات چ شتێک تازەیە بۆ ئەموو چ شتێک کۆنە دوو
بۆچی ئەم بەرهەمانە تازەن ئایا بۆ گروپێکی تایبەتی کۆنخوازە کە ئاگای لە کولتوری عالەمی نییە هەموو شتەکان بۆ ئەو تاڵزەیە و بە جوان و بەرهەمێکی زۆر داهێنەری دانێ یا گروپێکی زۆر زۆر ئاگایان لە هەموو گۆڕانکاریەکانی ناو کولتور و داهێنەرە کولتورە عالەمەکانە و ئەمانیش ئەم 609 کەسە ئەزانن تەکیدن کە ئەمان لە هەموو عالەما داهێنەرن بۆ هەموو جیهان داهێنەرن لەلایەکی کە پرسیارێکی کە زۆر گرنگە کە بکرێت کێ سوودمەندە لەم داهێنەرانە لەم داهێنانی ئەم کەسانە لێرە ئەتوانین پرسیاری ئەوە بکەین وەک لە بدایەتی بەرنامەکەشا کردێ خۆت وەڵام جەناب کردی کە ئەڵێت ئەگەر ئەم هەموو داهێنەرەمان هەبێت ئایا دۆخی کولتوری ئێستامان بۆ وایە جا ئەو بەڕێی من ئەم پرسیارانە زۆر ضرورن پێشەوەی کە بتوانین قەرار لەسەر خەڵکی داهێنەر بین زۆر باشە مامۆستاڤاڵ بەڕێزیشت و کاگشیروانیش ئاماژەتان پێدا بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستان پرسیارێکی زۆر سەریحەوە دەکرێت لە هەرێمی کوردستان 690 کەس لە ماوەی یەک ساڵدا وەک داهێنەر لە ڕێگای سندوقی کۆمەکی داهێنەرانەوە خەڵات دەکرێن چی یعنی ئایا بەم ڕێژەیە لە بەرامبەر 690 داهێنەر لە هەرێمی کوردستاندا لە ماوەی یەک ساڵدا 690 داهێنان دەبینرێت هەن لەوانەیە هەبن و بیری کولی ئێمە چاوی کزی ئێمە نەیبینی بن چکە لە ڕۆژێکا دوان دوو داهێنانەکە لە کاتێکە ئێمە نەمان بینیوە اینجا نازانم ئێمە کوێراییماندا تۆ ڕووناکی نابینین و داهێنان نابینین یان داهێنانەکان خۆیان نین یان پێناسەی ئێمە بۆ داهێنان جیاوازە لەوانەیە داهێنان ئەوە بێ کە تۆ بەرهەمێ بنووسی و عمرێکی درێژت لە نووسینە پەیڕەو کردبێ و بەسەر بردبێ گرنگ نییە چیت نووسیوە گرنگ ئەوەیە زوو دەستێ بە نووسین کردووە و ئیستا سەرێ لە نووسینە سپی کردووە یا گرنگ بێ لەسەرەوەی بەرهەمی زۆرت بڵاو کردوێتەوە لە کاتێکە ئەو پێوەرانەش بواە ئەبواە زانایکی گەوری وەکو دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوڵ لە ڕیزی پێشەوەی داهێنەرەکان بواە چونکە حدودی 89 کتێبی بە زمانی کوردی جگە بە زمانی ڕوسی و تورکی و عەرەبی چاپ کردووە ئەگەر بەتەمەەن بواە بوو زاتێکی وەکەوەی تیا بواە من نازانم خودی ئەو پێوەرانە و ئەو فۆرمانە لەکوێدا بەش کراون ئەبێ شەفافیت دەبێ وەزارەتەکە ناوی ڕۆشنبیریە ئەبێ ڕۆشنایی پەخشکە نەک ڕۆژنایی هەڵمژێ ئەبێ بزانین ئەو فۆرمانە لەکوێدا بەشکراون بۆ هەموو ئەو ستافانەی لە نووسەران و لە هونەرمەندانوانە هەمویانیتیان بۆ ئەوانەی کە دۆستی سەرمێزی یەکتری و چەم و چوخڕ و چوخز و بەخشش و خەڵات و لیستە دیاریکراوەکانن لە نەوەیەکەوە تا ئیستا لە هەموو کۆنفرانس و سەردان و کۆبوونەوەکان هاتیایەتی بۆچی بۆ نمونە ناوی تازەیتیانە بۆچی نەگەڕاون بە دوای ئەوەی کە نابێ خەڵک فۆرم پڕکاتەوە کاتی خۆی وەزارەتی ڕۆشنبیری خەڵگە چوو تەلەبێکی نووسی بەداخەوە بابەت ڕێزدێنان تکایە ڕێزم لێ بدەن لەبەرەی من نووسەرم ڕێزدێنان وانانرێ ڕێزدێنان تۆ لە ماڵەوەی تابلوەکە بوێن نە ماڵەوەڵێن تۆم بەخشت کردووە ئەمە شایستەی ئەوەی ڕێزی لێ بنین چۆن بە تەلەب تۆ داوا ئەکری ڕێزی لێ بنێن ئەوەش ڕۆی زۆرێکیش لەمانە لەو لیستانەیە هەبوون هەتا دوجار دوو ئیدارەی کێکی گرتەوە بۆ ماوەیەک بڕاو دوجار وەزارەتی ڕۆشنبیری لەم فۆرمە تازەیە هەمووی بۆ کۆکردنەوە و بەم شێوەیە بەخشیەوە اینجا پێوە چیەکە گەژ ملیۆنی ئەیتێکە دوی ئەیتێ بە مەجموع 2 ملیار و 400 میلیۆن دینار بۆ ئەم ئیشە تەرخان کراوە ئەم ئیشە ئەڵێ تەنیا ئیم ساڵ و ساڵێکی تر ئەم ناوانە بۆیان نییە کە ناویان دەرچووە تەقدیمی کەنەوە دوای 2 ساڵی تر دیسانەم ناوانە بەبێ ئەوەی بڵێ ئەگەر بەرهەمی داهێنەرانیان هەبوو ئەڵێ مافی ئەوەیان هەیە دیسانەوە فۆرم پڕکەنەوە بێنەوە کێبڕکیەکە یعنی زۆر سەیرە لەسەر بنەمای کەس کراوە نەک لەسەر بنەمای بابەت و بەرهەم و سێبەر و بەخشش و داهێنانە ئەدەبیەکان اینجا ئێمە بێ بزانین ئەوان وەکو خەڵکێک کە ئیشیان کردو و بەرهەمیان هەیە خاوەنی بەرهەمی ئەدەبین مافی هەڵسەنگاندن لە لای ئەوان نییە لە لای ڕەخنەگر و توێژەرەکان و مامۆسای زانکۆ و خوێندکاری زانکۆ و ئەو خەڵکانەیە کە بواری توێژینەوەوە خەریکن ئیتر ڕەخنەگر بن لە بواری درامایە شانۆیە نووسینە ئەدەبە شعرە پەخشانە هەرچیەک بێ مۆسیقایە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەمانە چێتە خانەی لێکۆڵینەوە هەڵسەنگاندنی ئەدەبیەوە ئەوەی ئەوانە چێتە خانەی بەرهەمی ئەدەبیەوە بەرهەمی ئەدەبی بە فیلتەری لێکۆڵینەوەی ئەدەبیە ئەڕوات اینجا دەرەکەوێت کە بەرهەمەکە داهێنەرانە یا داهێنەرانە نییە و ئەوە جوجار نەتەوەیە بڕیار لەسەر ئەوەیە کێوەکو داهێنەر ئەمێنێتەوە ئەوە نەتەوەکەی ئێمەیە ناکرێت لە سەردەمی نالی سالم و کوردیادە تەنیا وسیانەمان هەبوو بێ ناکرێت لە سەردەمی مەحویا بەس مەحویمان هەبوو بێ بەڵام دوجارەوە وشیاری نەتەوەیە وجدانی زیندوی نەتەوەیە سەلیقە و چێژناسی نەتەوەیە کە مەعالیمەکانی خۆی ئەناسێتەوە و بەرزیانەکاتەوە بۆ ئەوەی هیچ سەردەمێک نەیان سڕێتەوە نەیان کوژێنێتەوە
دعمی داهێنەر یا دعمی پرۆژەی داهێنان زۆر جار پێش دەست پێکردنی پرۆژەکەیە لەم ڕوانگەیەوە ئێمە ناتوانین بڵین پرۆژەیەک داهێنەرانەیە تا بەرهەمەکەی نبینین ناتوانین بڵین کاڵای کارگەیەک باشە یا خراپە با بە کوالێتێکی باشیش خەریکی کاتێک باز لە پرۆژە دەکەین دەبێت ئاوا بۆی بڕوانی بە تەکید ئەبێ بەرهەمەکە ببینین و بەرهەمەکە بێتە ناوەوە بزانین چەند خزمەت بە ڕەسەنایەتیەکە چەند خزمەت بە کولتوری بەشەریەکە چەند خزمەت بە مێژووی نەتەواکە بە سەروەریەکانی ئەکا و چەند توانای مانەوەی هەیە وەکو هێرمۆنتیکەکان ئەڵێن ئەو دەقە چەند ئەتوانێ قرائی جیاوازی بۆ بکرێ سیر لەوە لێرە تێکستی وا هەیە کە لەسەری هەڵسێنگێراوە نووسەرەکەی هێشتا لە ژیانە تێکستەکە مردووە ئێمە بێت دقی داهێنەرانەیە دقێک نەتەوەکەش جاری وایە تووشی فەنابوونە بێت تێکستەکە ئەمێنێ ئێستا گەلگامێش کێ هەیە سۆمەری بێ ئێستا مەگەر خەڵکە بێژگەری سۆمەر بخوا بەس خەڵک نییە سۆمەری بێ بەڵام خالقیت هەیە تۆفانت هەیە گەلگامێشت هەیە ئەلیادە ئۆدیسات هەیە کێ ماوە ئێستا یۆنانی بێ بەو چەمکە کۆنە کێ ماوە بۆ چەمکە کۆنە ڕۆمانی بێ بەڵام ئەوە تێکستەکانن قسە ئەکەن ئەوە تەڕوادەیەوە ئەلیادە ئۆدیسایە قسە ئەکەن ئەوە شەڕەکانی تەڕوادەیە قسە ئەکەن ئەوە تێکستەکانی ئێمەیە بەرهەمەکانی ئێمەیە میعماری ئێمەیە خۆیان قسە ئەکەن لێرە ئیتر ئێمە گرنگ نییە زۆر جار بگەڕین بڵین بە دوای کەسەکەیە بەڵکو بەرهەمەکە تعبیل لە کەسەکە ئەکا لە ڕێی بەرهەمەکەەوە ئەتوانین سکێچ و پەیکەری کەسەکە بدۆزینەوە نەکدایم لە کەسەکانەوە بۆ بەرهەمەداهێنەرەکان بڕوانین مامۆستا ڕخنەی زۆر هەیە لەوەی کە دیسان لە مەشدا هەر لە ڕێگای ئەندامانی ئەو لیژنەیەوە تەرکیزێکی زۆری لەسەر ئەو لیژنە حەو کەسی کە دەوترێت کاندیدی کردوون کەسەکان بۆ پێدانی ئەو کۆمەکە کە لە چوارچەوەی خەڵاتیش درا ژێرناوی خەڵاتە درراوە نەک لە ژێرناوی کۆمەکی بەداهێنان دیسان ڕخنە لەسەر مەحسوبیەتی حزبی و پێدانی خەڵات پێدانی کۆمەکی داهێنان بە خەڵکانی ناشایستە مەحسوبیەتی حزبی ژمارەیەکی تایە بەڵام من ناتوان بڵێمەوانە نووسەر نین بەڵام ئەکەونە کام خانەیەوە لە چ پلەیەکان ئەوە بەڕاستیە بێ و لیژنەیە وەڵاممان باتەوە کۆی ئەوانە لە کایەک لە کایەکان ڕۆژێک لە ڕۆژان ئیشیان کردووە بەرهەمەکانیان چۆنە بە حەقت من لێرە ڕێ بەخۆم نایم بێ ئەوەی هیچ لە بەردەمما بێ قسە لەسەر بەخش و بەرهەمی کەس بکەم بەڵام ئەوەی کە ڕاستیە ئەم حکوومەتەی ئێمە لەسەر چاوشۆڕ پێکردنی نخبە ئیشەکە جارێک بە وەکوڵێ بە نەقیب و ڕائید و مقدەم و عقید و عەمید کۆمەڵە تەقاعودەکە جارێکی تر یەد لەمەیە ئەنواعی خەڵک تێکەڵاوەکە بۆ ئەوەی خەڵک قەرزارباری ئەو شوێنە بێ کە لێی وەرەگرێت دوجار لە ساڵی 2013 بۆی خەرجەکە ماوەی مانگێک کەمتری ئەیاتێ و ئەڵێگەل لە کاتی خۆیان نێت ئەفەوتێ یعنی چی لێ ئەفەوتێ ئەبێ بە هەڵم پەشمەکە ئەتوێتەوە باران لی ئەیە ساڵێکی تەواوی مالی هەیە لە یەکی یەکەوە بۆ سیوێکی 12 دەست پێ ئەکا نووسری تایە لە ئەوروپایە بۆچی ئەفەوتێ ئەگەر لە ماوەیانیت خۆ ئەمە نازانم یعنی بۆ ئەگەر ئەمە داهێنەرە ئەگەر کەسەکە نەژمێنێ ئەبێ بدێ بە خانەوادەکەی ئەبێ بدرایە ڕێز لەو کەسانە بگیرایە کە لەسەر نووسین بوون بە قوربانی لە وێنەی عەبدولستارتای شەریف لە وێنەی یەکەم مامۆستای کەرکووکی بوو گەڕایە بۆ کورد بوو گەڕایە بۆ زانکۆی کەرکووک من حەقی ئەوە ڕابردووی کەسم نییە حەقی ئەوەم هەیە کە ئەوە هەڵوێستێکی داهێنەرانە بوو حەقی بوێری خەڵکم هەیە حەقی ئەوەم هەیە ئەبوو خەڵکی وەکو سۆرانی مام محەممەد سەردەش عوسمان لەناو ئەو لیستەیە بووایە بۆ ئەوی ئێمە بمانزانیە خەڵک لەسەر تێکست و بەرهەمەکانی باشەی دیش بکرێ بەڵام وەزارەت و دەسەڵاتێک هەیە بە بەرهەمەکانی ئەچێتەوە ڕێزی لێ ئەنێ بۆی نووسری بوێر زۆر بێ بۆی داهێنان زۆر بێ بێ بوێری داهێنان زۆر نابێ ئێمە هەتا بە دوای چەکپڕکردنەوە پارەوە بین بە دوای پاداشتی لەم جۆرەوە بین داهێنان وردە وردە بچووکە بێتەوە ئێستا ئێمە چەند درامامان هەیە کێبڕکی ئەو بچوو سادەترین درامای وڵاتانی چواردەورمان بکە چەند کۆنسێرت و بەرهەممان هەیە ئەگەر هەمان بێ ژمارەی بە پەنجەی دەستەکانە بژێرێن کە من یەکێکشانم لەم لیستیانەدی یەکێک لەو هونەرمەندە باڵایانم لەم لیستانیانەدی تەمەناکەم لە ڕێی ئەوەی کە یەکێک ئێوە خزمەت بە کەسێبکا بیکە بەڵام ناوی تری بۆ بدۆزێرێتەوە ناوی داهێنان و سندوقی داهێنەرانی لێ نەنێت و ڕەوایەتی بۆ نەدۆزێتەوە لەسەر زۆر کەم ڕەنگەوانی هیچمان لە بەردەستیشتا نەما بێت بەڵام پرسیارێک هەیە گەر بە کورتی وەڵام بدەیتەوە دکتۆر مەسەلەی ئەوەی کە دەسەڵات چ سوودێک لەم پێدانی ئەم خەڵاتە یا ئەم کۆمەکی داهێنانە دەبینێ سوودی بۆ دەسەڵات چیە جەنابەت
ئاشکرات کرد ینی باست لەوە کرد کە ئەمە سوودێک بە پرۆسەی داهێنان لە هەرێمی کوردستان و بە کەسی داهێنەر ناگەێنێت کەواتە دەبێت چ سوودێک بۆ دەسەڵات سوودێکی بۆ دەسەڵات هەبێت کە ئەم کارە دەکات و ئەم پارەیە لە 2 میلیۆنەوە تا 8 میلیۆن دەیدا بە 690 کەس. ماوەیەکی زۆرە دابڕانێکی گەورە لە نێوان منەوەران و ڕۆشنبیران و خاوەن قەڵەم و خاوەن فکرانی ئەم وڵاتە لەگەڵ دەسەڵاتی سیاسی دروست بووە چونکە دەستە بژێرە جددیەکە پێی وایە سیستەمی سیاسی بەم نەوع ناچێ بەڕێوە دەسەڵاتی سیاسی بەردەوام بۆ ئاشکردنەوەی ئەندامەکانی کۆمەلگاکەی پەنای بردوۆتە بەر یان دابشکردنی چەک یان پارە بەخشینەوە یان شتێک لەو بابەتانی کە دوجار خەڵکەکان بە جۆرێک لە ڕایاڵەیەکی سیر و سەمەرە بەخۆی ببەستێتەوە لە جیاتی ئەبوو کێبڕکیەکە بێوەکەوەی کە مێجەرسۆن کردی بزانین کێ بە پاراوترین زمانی کوردی تێکستێکمان بۆ نووسێ کێ چیرۆکێکمان بۆ نووسێ لە خەوما بەخشی ئەو کێبڕکێیە ئەوانەی شێخ شێعرەکەی شێخ مەبەستە چیرۆکەکەی جەمیل سای بەڵێ کە ئەمە زۆر گرنگە ئەبووم دەسەڵاتە بە دوای ئەوە بگەڕێ بزانێ وێنەی ئەو لای منەوەرانی ئەم وڵاتە چۆنن نەک بە دوای ئەوەیە بگەڕێ کە هەموو خەڵکێک بەیەکەوە تێکەڵ بکە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەر ئینسانێ لە وڵاتەیە کە هەر ئینسانێ لە وڵاتەیە مافی زۆر لەوە زیاتری هەیە نەک بە کەسێکی داهێنەر بدرێ بە سادەترین کەسی ئینسانی ئەم وڵاتە مافی ئەوەی هەیە بدرێ لایەکی تر بۆ پڕکردنەوەی بە بڕوای من ئەو پارەیە کە لە شیرینی نەوت وەرەگیرێ ئەیانەوێ شەریکمان کەن لە پارەیەک و سامانێکە کە بە هەدەرە درێ و ئەبین بە شەریکی شتێک کە خۆمان ملاحەزەی زۆرمان لەسەر بە هەدەردان و بردن و نادیاری و فەوتاندنی هەیە. سپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆی سلێمانی هەروەها بەڕێز شیروان خان خاوەنی بڕوانامەی ماستەر لە بواری هونەر کە لە زانکۆی بەرلین کە ئارکت کێشاو لەسەر هێڵی